ژنە تێکۆشەرەکە ماوەیەکە لە سۆشیال میدیا و ڕاگەیاندنەکان ناوی ژنێک دێت کە چیرۆکێکی ناخەژێنی هەبووە و چەندین ڕووداوی ناخۆش لە ژیانیدا ڕوویداوە، بەڵام کۆڵی نەداوە و لەسەر پێی خۆی وەستاوە، هەر بۆیە خەڵاتی ئازاترین ژنی پێبەخشراوە. کاکدیار ئامادەی؟ ئامادەم. شەیەرخان ئامادە؟ بەڵێ. ڕیکۆرد کیوم. سڵاوتان لەبێ بینەرانی خۆشەویست. ئەمڕۆ لە ماڵی خاتوونێکی گەورەی کوردین کە ئەمانەوەی بیدوێنین و قسەی لەگەڵکەین. ماوەیەک پێش ئێستا لە سۆشیال میدیا دەنگی دایەوە کە بووە خاوەنی خەڵاتی باشترین و سەرکەوتوترین ئافرەت. ئەو خاتونە بەڕێزەش نەرمین ڕەحمان دەروێشە. ئینجا ئێستا ئەمانەوەی گومان لە چیرۆکەکەی بێت و لە دەمی خۆیەوە گوێبیست بین. سڵاو خاتون نەرمین. بەخێر بێن سەرچاو. زۆر سپاس خاتون نەرمین. ئەمانەوەی لە منداڵیەوە چیرۆکەکە لە دەمی خۆتەوە گوێمان لێبێت. لە منداڵیەوە چ لۆ باسکەم لە چێوە دەست پێ بکەم. بابم سەرباز بوو لە ڕیزەکانی سوپای عێراق، بەڵام زۆر کورد پەروەر بوو. لە شانە نهێنیەکاندا کاری دەکرد. شەوانە لە شەقامەکاندا لەسەر دیوار دروشمیان دەنووسیەوە دوژی حکومەت. ئەو کاتە زۆر ناڕەحەت بوو لەبەرەوەی شەڕێکی گەورەی لە نێوان پێشمەرگە و سوپای عێراق بوو. مەبەستە ساڵی چەندە نەرمین خان؟ ساڵی شەستەکان، شۆڕشی ئەیلول. ئەو فەیلقەی بابم لێ سەرباز بوو، بڕیار درا بگوازرێتەوە بۆ ناوچەی باڵەکایەتی بۆ شەڕی پێشمەرگە. بابم زۆر پێی ناخۆش بوو، نەیدەوی شەڕ دژی پێشمەرگە بکرێتن. بە هەر حاڵ بە ناچاری گوازرایەوە دەڤەری باڵەکایەتی. بڕیاردا شەڕ دەست پێ بکە. بابم خەریک بوو شێتە بیتر لە تاوان. ناڕەحەت بوو، هاواریە کرد، خەڵکی خڕ کردەوە، دەستی بە مزاهرە و تافلێدان و دروشم گۆتنەوە کرد. دژی ئەوەی دەیگوو کە نابی شەڕ بکرێ، دژی شۆڕش، ئەوانە برای ئێمەن، هەموو یەک خین و گۆشتین، بەڵام چ بکەین؟ کۆرە بەداخەوە دڵگرانم کردی، داوای لێبوردن نەکەم. بابم بڕیاری دەستگیرکردنی لۆ دەرچوو بە بورە. حکمی ئەدامی لۆ دەرچوو بە دادگای حکمی عەسکەری. ئەوە بوو لە سێدارە درا. ببوورە نەرمین خان. دوای ئەوە داکم بەرگەی نەگرت، یەکسەر بەزجی دا و مرد. زۆر بەداخە. ئەو ژیانە ناخۆشەکەی من لێرەوە دەستی پێ کرد.